سەبارەت بەم پرسا کەمێکی دیکە لەگەڵ بەڕێز خەلیل محمود قایم مقامی قەزای سێمێل قسە دەکەین هەر لەسەر پرسی داخستنی پاڵاوگە نایاساییەکان لە دهۆک لە کاتێکدا لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیارێک دەرچوو سەبارەت بە داخستنی پاڵاوگە نایاساییەکان بەڵام تا ئێستا بڕیارەکە جێبەجێ نەکراوە لی دەپرسم ئەو گرفت و لەمپەرانە چی بوون لە بەردەم دانەخستنی ئەم پاڵاوگە نایاساییە بۆچی ئێستا دەستان بە داخستنی ئەم پاڵاوگەیانە کردووە تا چەند زەرەری لە ژینگەی دهۆک داوە هەم لە ڕووی ئابووریەوە هەم لە ڕووی ژینگەوە ئەو کێشانە چی بوون کە بۆ دهۆشی بۆ کۆمەڵگەی دهۆشی دروست کردووە بە تایبەتی لە ڕووی ژینگەیەوە کۆمەڵێک پرسی دیکە هەیە کە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێز خەلیل محمود قایم مقامی قەزای سێمێل بکەم هەر سەبارەت بە داخستنی پاڵاوگە نایاساییەکان ئێستا لە سەروبەندی ئەوەین کە بمانەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێز خەلیل محمود بکەین ئەگەر بەڕێزیان ئامادە بێت هاوکارانم ئێستا لە پەیوەندیدان لەگەڵ قایم مقامی قەزای سێمێل بۆ ئەوەی ئەم پرسیارانە ئاراستەی بەڕێزیان بکەین هەروەک ئاماژەوان پێدا ینی هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینی نوێمەوە یەکێک لە کارنامەکانەوە بکە و پاڵاوگە نایاساییانە دابخرێن بەڵام تا ئێستا دانەخراون دەگوترێکە کۆمەڵێک گرفت و لەمپەر هەبووە لە بەردەم دانەخستنی ئەم پاڵاوگانە بالەو بپرسم سڵاوت لێبێت بەڕێز خەلیل محمود دوای 3 ساڵ ینی بەسەر تێپەڕینی کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیار بۆ پاڵاوگە نایاساییانە دابخرێن بەڵام تا ئێستا دانەخرابوون هۆکار چی بووە ئێستا وادای دەخەن و هیچ لەمپەرێک هەبووە لە بەردەم دانەخستنی ئەم پاڵاوگە نایاساییانە نخی کاکندرین سەبارەت ئەوان پاڵاوگەها هەر بڕیار پار ساڵ هاتبیدانێ و ئەف پاڵاوگەها بهێنە داخستن 25 هەیوا 8 2021 هەمی پاڵاوگەهێت هاتنە داخستن بەلێ و بەردەوام و ئەو گلەیت خەلکی ئەوێ بەست کن و بهن تێت یان دیکیلە یان نزاچەش بەر هەندێ ڕاگەهاندن گەلە جا بەست کتل بێ دوماهیکی پتر بەسی هاتەکەنە هەگەر هەر 25 هەیوا 8 بڕیارێ هاتە جیبەجیکردنێ و هیچ پاڵاوگەهێکی ڕێنە هاتە دانێ کار بکن تنێک و ئەوێ سەرپێچی هاتنەکردنێ هەرش 25 هەیوا 8 2021 حتی ئەڤروکە ئەوێ سەرپێچی کردنە جار جار ئەگەر شەو جارێکی سعاتێکی یان 2 ساعتا دابن کاری مەیت گرتنە و ڕەوانەی دادگەهی کردنە یعنی حتی ئەڤروکە 16 پاڵاوگە ئەوێت کوونە یا شولکردنە سەرپێچیکردنە و ڕەوانەکردنە دادگەهی باشە ینی سەرپێچەکان ئەوان زیاتر و ڕەوانەکردنەوە دادگەهێک و بەڵێ فەرموو تکا دەکەم فەرموو بله یعنی سرڕای کو مدانە دادگەهێک کو ئیجراعاتێت یاسایی ئان قانونی بەرامبەر بێنە وەرگرتنێ و دیسا مەدانە دایرە ژینگەهێ ڕێڤەبەریە گشتیا ژینگەها دهوکێ کو ئەو ji birêka xwe ku rênmayê hene ew ê serpêçiyê bikin û kartêkirnê ژینگەهê bikit têne sizadan mebleğekê pareyî hemî ew palavgeh wê hatine sizadanê ji ber hindê wete evrûke هیچ پاڵاوگەهە کار ناکرد هەر وەختێ کارێکی بکرد دێتە سزا دانش بلیوێ مە کارگەریەکی هەیە کاشێ سەرپەرشتیا هەمی کۆمەلگەها کاشە یا پیشەسازیت کردن و پێکهاتیش هەمی دەوایرێت پەیوەنددار ئەوە بەردەوام دیفچۆنێت کردن و دیسا پۆلیسێت مە زێدەگاڤیە و پۆلیسێت دی هاریکاریت کن دەستگای مای ئەمنی هەمی هاریکاریەوان کن هەر وەختی سەرپێچیەکی بکن ئەم تێن گرتن و تێن ڕەوانەکردنێ بۆ دادگەهێ زۆر باشە ینی سەرپێچی ئەو پاڵاوگە نایاساییانە ئەو بۆ زیاتر کە زەرەریان بۆ ژینگەی دهۆک هەبووە زەرەرەکان چی بوونە یانی هیچ بەداتەوە ئامار لاتان هەیە کە تا چەند زەرەر و زیانی بۆ ژینگەی دهۆک هەبووە ev komelgeha Kaşêl 2005 hata damezrandinê pitirî pêncî kargehê dîwê hene ê cuda cuda ji bilî wan ev ji hemî ev misatehe bîn şarewaniyê dabîn xelkekê ku dê kar înin bû karekê dî belê evan serpêçî kiribîn palavgeh 45 palavgeh bîne ev mavekê dirêj karet kir و جار جار بریار دا هاتنه گرتنه و پاشی رکی دای کار کرنه بس همین نه یاسایی نه
پشتی بریارا حکومتی که او بی فعلا ضررت کرد اول دیفان سالو خطیت درست بین اوید که پالاوگه پیکار بکن شبرنده که او برمایی که وان چه شل یعنی حش تایبتی شل او برمایی که وان شل آب بسر جه عرض زراعی داد هات که تأثیر الوی عرضی کرد و دیسا بهناوان تأثیر که مزن جینگه و خلکی جد کرد برنده بریارا حکومت او بیکو بینه گرتنه طبعا هر 25 جه هیوا هشتی هاتنه داخستن باشە تەنیا داخستنی پاڵاوگەکانە یانی ژەوەتە غەرامەیان دەکەن سزایان دەدەن بە پارەش بله ما اشارت پیدا کو اوید کو پشتی بریار هاته دانه و هاتنه گرتنه سرپیچی کرده بن 16 پالاوگه هن هم موی روانه دادگاهی که نه هر دیسا جینگه ها دو که وید هاتنه غرامه کرنه و بو باشتر یعنی هکر خلق بیت آگدار کرنه البته اف پالاوگه هتوی وقتی دا کارت کنن کو وقت سوتمنی کم بیه یا بها گرام بیه اف برهمیوان اوید کو ها درست کرنه پتر مولیدا و فرنیا وان احتماد دا سر بر پیوستیا سی که آن بازاری رگ داویده پشتی کو هاتنه داخستن جدیسا جناب پارزگار دو که بریار دا کو لجنه که هاته درست کرنه اف لجنه ها شکارگیریا پارزگاه همی وان ریوبریت پیوندار کو دراسه که باشه سروان پالاوگه ها بکن اوان لجنه که هاته درست کنه لجنه که هنری یا فنی اوه سردان همی پالاوگه ها کرن کو اوید کو هندک باش بن کو هندک سالو خطیت باش الدفع بن 12 پالاوگه جه گرتنه کو اوان احتمال هیه هنده مواصفات سر هبن و دیسا وی لجنه بالا چند شروط فرض کردن سروان پالاوگه ها اگر بشن التزامی پی بکن تقریبا باشه حتی حدک باش التزام بان شروطا کرد تنه ویگا و او تشتان نشانه بکن چکرنا وحدک معالجه بو وان برمایکی وان هم ایشل هم اتحشک بو هنده اگر هاتو التزام پی بکن و کو خدا ندوان پالاوگه ها سر حسابا خواه اوی وحده معالجه درست بکن احتمال هیا چکو هندی هند داخوازی سر هبیه و زختک شلای تایبتی خدا ندمولی دا و اتفرنیا هبیه کو اوه کار بکن و دیسا جماره که باش یا خلکل وان پالاوگه ها کارت کرد تقریبا وقتی هاتنه گرتنه همی بطال بینش برنده اگر هاتو پیگیری وان مواصفات همیا بکن احتمال هیا پشتی جناب پارزگار دو که رضامندی جهت پیوندار ورگرد بو ماوه که اوج وقتی کاتی ریبتت کار بکن اگر هاتو سیک پیویز بیان یعنی فعلا ام پیویسی برهم دوام بله بەڕێز خەلیل مەحموود قایم قامی قەزای سێمێل زۆر سوپاس ماندوومان کردیت کا خەلیل